وەرزی هاوینان و پلەکانی گەرما ڕوو لە بەرزبوونەوەکەن ڕۆژ بە ڕۆژ بۆیە ڕەنگە کۆمەڵێک لە بابەت هەبێ یاخود کۆمەڵێک نەخۆشیە بێت کە بە تایبەت لە وەرزی هاوینە ڕوبەڕووی مرۆڤەکان بێتەوە بۆیە ئەم تەوەرە باسی کاریگەریەکانی بەرزبوونی پلەی گەرماکەین لەسەر تەندروستی بە میوانداری زۆر بەڕێز دکتۆر پەیوەست جەلال کە بەڕێزیان دکتۆر پەیوەست جەمال ببوون کە بەڕێزیان پسپۆری ڤایرۆس و بەرگری لەشم بە خۆشحاڵە لە ستۆدیۆ لەگەڵمانە دکتۆر سڵاو لە بەبیانی باش بێت. ئێوەش زۆر سپاس بۆ میوانداریتان. دکتۆر ئەم بەرزبوونەوەی پلەی گەرمایە چ کاریگەریەکیە لەسەر تەندروستی؟ بە شێوەیەکی گشتی کاریگەریەکی زۆری هەیە لەسەر نەخۆشیەکان، ئیتر نەخۆشیەکان ڤایرۆسی بێ، بەکتیری بێ یاخود فسیۆلۆجی بێ بە شێوەیەکی گشتی، چکە دابەشە بن نەخۆشیەکان بە شێوەیەکی گشتی بەسەر ئەمانەیە. ئەو نەخۆشیانەی کە پەیوەندی بە نەخۆشیە ڤایرۆسیەکانەوە هەیە، ڕاستی سەرچاوەکانیان ئەوەیە کە تۆ لە هەوایەکی زۆر گەرم و وشکە واکە کە سیەکان پستانێکی زۆری چێتە سەر و وای لێت کە تۆ پێویستت بەوەیە هەوایەکی پاک و فێنک و ئۆکسجینێکی زۆر کێشی، بەڵام ئەمەت وەکو پێویست دەست ناکەوێت لەبەرەوە نەخۆشیە ڤایرۆسەکان بە ئاسانی پێتەوێرن. یەکێ لەوانە ئێستا کە پێوترێت پەتای هاوینە، لە پەتای هاوینەیە وەکو ئینفلەوەنزای زستان چۆن هەیە عینەشتا هەر ئەنفلەوەنزایە، بەڵام جۆری تری ڤایرۆسمان هەیە. مەسەڵەن ڤایرۆس و بەکتریانە بە بەرزبوونی پلەی گەرمی گەشە زیاترەکەن هەیەە بڵێ ینی جەوەکە گونجاوە بێ بووی مەسەرەن ماڵێک بە بەردەوامی و بەریدەی تیادا ئەگیرسێ تۆ شەیەکی زۆر لەناو ئەم ماڵەیە هەیە و هەوا گۆڕکەی وەکو پێویستی پێ ناکرێ. خەڵکی ئێمە زۆربەی مەسەرەن ئێستا ئەچێتە ناو قەرباڵغی زۆر تێکەڵاوی زۆر هەیە، شوێنی داخراومان زۆرە، مثل کافتریایە، مۆڵەکانە، سەفەرێکە بۆ شوێن وڵاتان بێتە هۆی ئەوەی کە لەوێشەوە نوعێکی تازەی ڤایرۆس بێ، نەخۆشی بێ لەگەڵ خۆی ئیهێنێ، ماوەیەکی دوور لە ناو تیارە ئەمێنێتەوە، مەسەرەن لە ناو مەتاڕەکانە کە ئەمێنێتەوە، هەموو ئەمانە نەخۆشی پێوەیە. یعنی تۆ نازانی ئەوەی بەرامبرت چه هەڵگری چ جۆرە نەخۆشیەکە. خەڵکی ئێمە مەسەرەن زۆر حەزی لە ناو ئاوە، بۆ نمونە لە هاوینانە زۆرترین ڕێژەی خەڵک ئەڕاتە ناو مەلەوانگەکان. ئەم مەلەوانگانە بەداخەوە وەکو پێویست وەکو ساڵانی ڕابردوو ئێستا داوای فەحز ناکات بڕوار خەڵک فەحسی ڤایرۆسی و بەکتری بکە پێش ئەوەی بڕوە. ئیتر وەکو شتێک وەکو متمانەیە کەوتۆتە بینی خەڵکەکەەوە کە بۆ نمونە کەسێک کە سەردانی مەلەوانگەکانەکە ئەشێت لەو کاتیا گەر ڤایرۆسی کێبێت بیگوازێتەوە بۆ کەسی ڤایرۆسی جگەری تایپی ئەی ئمە ڤایرۆسی جگەر 5-6 جۆرمان هەیە. ئەو جۆرەی کە لە مەلەوانگەکان لە ڕێی ئاوەوە یا لە ڕێی خواردنی پیسەوە ڤایرۆسی جگەر بێت جۆری تایپی ئەیە کە ئەگوێزرێتەوە و بە ئاسانیش خەڵکێکی زۆریش تووشێ بێ ساڵانە. خەڵک هەیە بە ماوەی دوور درێژی پێچێ هەتاکو چارەسەر وەرەگرێت، ڕزەروی یا دەرەکەوێ، هەموو نیشانەکانی پەتای ڤایرۆسی جگەری یا دەرەکەوێت، چکە خۆی ڤایرۆسی جگەرە لە خواردنی پیسەوە لەگەڵ ئەو ئاوانەی کە پیس بوون بەم ڤایرۆسە. وەکوتیشم لەبەرەوەی ئێمە ئێستا لە ناو مەلەوانگەکانمانە بە هیچ جۆرێک داوای فەحز لە کەس ناکرێت کە ئەڕوا بۆ ئەم مەلەوانگەی. فەحسی ڤایرۆسی یەکێک بوو لە داواکاریە گرنگەکانی مەلەوانگەکان کە پێشتر ئەچووی ساڵانی ڕابردووانی شەبوو دکتۆرە لە کوتانی شەبوو کە تۆ بەڵێ ئەبواە کوتانت بکردایە، ئەبواە فەحست پێ بواە، هەموو ئەمانەت پێ بواە. ئەمە جۆرێک بوو لە خۆپارێزی و بڵاوبوونەوە و تەشەنەکردنی ئەم جۆرە نەخۆشیانە. طبعاً بێ لە نەخۆشیە ڤایرۆسیەکان ژمارێکی زۆر نەخۆشی بەکتریمان هەیە کە ئێستا لە ڕێی مەلەوانگەکانەوە ئەگوێزرێنەوە لەم لە گەرمایانی ئێستا. یەکێ لەوانە هەر ئەو بەکتریایی کە لەگەڵ خۆمان هاژی مەسەلەن پێی ئەوترێت ئێستا پێی ئەو جۆرە بەکتریایە کە بەرگری هەیە بۆ کلۆر، یعنی ڕێژەی کلۆر زۆر بەرزەکرێتەوە لە ناو مەلەوانگەکانە بۆ بیانوەی کە ئەم جۆرە مایکرۆ ئۆرگانیزمانە ئەکوژێ. بەس وای لێ هاتوو ئەمانش بەرگریان بۆ دروست بووە، چکە عادەتی ئەم جۆرە مایکرۆ ئۆرگانیزمانە وایە لە ناو ئەم ژینگانەیە کە زۆر زەختی ئەخرێتە سەر ئەویش جۆرێک لە ڕێگەی بەرگری دروستەکە بۆمانەوە. لەبەرەوە ئێمە خەڵکێکی زۆرمان هەیە مەسەلەن تووشی لە هاوینانە تووشی ڤایرۆسی سکچوو نەبێ،
بەهۆی چیەوەیە بەهۆی خواردنی پیسەوەی بە تایبەتی لە ناو مناڵانە کە ئیتر لە مانگی 1970 زۆر بڵاوە بێتەوە بەس خواردن ئەوە ئەکات گەرمای زۆریش گەرمای زۆریش تۆ خواردن ئێستا مەسەن لە ماڵەکانە خواردن نیوەڕۆلی یعنی هەتاکو ئێوارە لەسەر تەباخەکەیەتی ئێوارە ئەڵێ ئەگەر خواردیان دوایی ئیخە مەسەلاجەوە تۆ لە هاوینانە مهم گرنگترین شت ئەوەیە پلەی گەرمی خواردن زۆر دابەزین بۆی تێک نەچێ ئیتر خۆ ئەمە شتێکە هەموو خەڵک ئەمە ئەلف و بێ خۆپارێزیە لە ناو خواردنە لەبەرەوە جۆری خواردنەکان ئەو شوێنانی خواردنی لێکرێ من بەڕاستی وەکو خۆم شخصی خۆم قەت ینی حەزەکەم خەڵک زۆرترین خەڵک لە نەماڵەوە نانی خۆی بخوا لە هاوینانە چونکە ماوەی تێکچوونی خواردن زۆر نزیکە ینی زۆر کەمە ماوەکەی زۆر بە ئاسانی تێکەچێ زۆر بە ئاسانی بەکتریا لەسەری گەشەکە ڤایرۆسە جیاوازەکان لەسەری گەشاکان شتنەوەی خواردن دەستشتنی بەردەوام خۆشتنی بەردەوام خەڵک ئێستا کە لە گەرمای زۆرە هانا بۆ زۆر خۆشتنی ژەبات ئەی ئەم خۆشتنە وا ئەکات کە ڕێژەی شێتی و تفتێتی پێست دا ئەبەزێ و بەکتریا بە ئاسانی پێ ئەوێرێ وشکە بێتەوە کەواتە چی بکەین ئەبێ خۆپارێزیەکە ئەوەیە تۆ هەتا بکرێ زۆر پێویست نەبێت چوونە دەرەوە بەو شێوەیە نەبێت کە تۆ بە بەردەوامی ماوەی دوور و درێژ لەبەر خۆرابی ئەگەر وانە بێ مەسەرەن ئەبێ ڕێژەی ئەو خواردنەوە زۆر زیاکەی بۆیە تووشی وشکبوونەوە نەبی و خۆپارێزیش لەو شوێنانی بەڕاستی بزانی بۆ نمونە کە خەڵک حەزی زۆر لە مەلەوانگەکانە بچێتە ئەو مەلەوانگانەی کە ژمارەیەکی کەم خەڵکی بۆ ئەچێت ئەوەی ئێستا نیزامێکەیە لە ناو مەلەوانگەکانە فلتەر بەکارێنن بەڵێ بەس وەکو پێویست نییە ئەمەش ئەبێت کاری ئەو بەکتریانی کە لە ناو ئاوایە بێت لە ڕێگەی بەکارێنانی ئەو فلتەرەوە پاک نابێتەوە نەخێر بە بەردەوامی دەوەرانەکات ئەو وەکو پێم وتی لە مەلەوانگەکانە ئەتیما دەکەنە سەر ئەو فلتەرەی کە هەیە لە ناو مەلەوانگەکە لەگەڵ ڕێژەی کلۆر ڕێژەی کلۆر خۆی ڕێژێکی ستاندەری هەیە لە دنیاە لەوە زیاتری کەی خەڵک هەیە تووشی تەنگە نەفەسیەکە زۆر کەسەیە قژی هەڵەوەرێ پێی زۆر کەس هەیە پێستی تووشی پەڵەپەڵە ئەبێ لە دوای ئەوەی کە ئەچێ بۆ مەلەوانگە باش دکتۆر بابەتێکی تر هەیە بۆ ناو خێزانێکە هەمویان یەک جۆر خواردنیان خواردووە ئەبینی یەکێک لە ئەندامی خێزانەکە تووشی ئەم پەتای سکچون و ڕۆژانەوە بێت کە بە تایبەت لە وەرزی هاوینە زۆر بڵاوە ئەی ئەمەیان پەیوەندی بەچیەوە هەیە پەیوەندی بە بەرگری لەشی کەسەکەوەیە بەرگری لەشی کەسەکە بەداخەوە ئێمە لە ناو خەڵکی ئێمە ئێستا خۆمان بە ینی زۆرینەی خەڵک خۆی بەوە ئاینەکە دڵخۆشە بەوەی کە شەوان ناخەوێ تا سێ و چواری بەیانی بەخەبەرە وەکوش ئینجازێک باسەکرێت وەکو شانازیەک ئەم خەوم هەر نەبووە بەڵێ کە ئەمە بەڕاستی لە من وای بۆ چم لە 4-5 ساڵی داهاتووە نەتیجەی ئەم نەخەوتنە زۆرەی خەڵک ئەم ڕێژەی تێکچوونی خەوەی خەڵک کە گرنگی بە خواردن نادرێ خەڵک زۆربەی زۆری خواردنەکانی ئێستا لە دەرەوە بە دیلیڤەری داوا کە هەمووی خواردنی سوورە و کراوە و بەڕۆن کراوە ئێخۆ ئەم ڕۆنەش لەگە خواردنەکە بۆ تۆیە چوزانی کوواڵەتی ڕۆن چۆنە کوواڵەتی خواردنەکە چۆنە چەند ڕێژی بەکتریە لە هاوینە بە تایبەتی تۆ سەیری کە داوای خواردنەکەی بۆ نمونە نیم سەعاتی پێچێ لە ناو بۆکسێکە ئەنێرێ بۆت تا ئەگاتە شوێنەکەت نیم سەعات سێ چارێکی پێچێ لە پلەی گەرمی کایە لە 1 و 2 نیوەڕۆیە یعنی ئەمە ممکن نییە بڵێ وڵات تووشی نەخۆشیت ناکە بابەتێکی تر ڕەنگە زۆری نەمان سەردانی چێشخانەکان بکەین ئیتر چەندێک جارێک بێ بە پێی کەسەکە بەڵام ئەبینی لە چێشخانەکانە بابەتێکەیە نازانم تا چەند ڕاستە دوتۆرە من پرسیارەکە ئاراستی بەڕێز بکەم ئەڵێن قاشکردن و لەتکردنی پیاز ئەگەر بۆ ماوەیەکی کەمیش دای بنەی هەرچی بەکتریای ئەو شوێنە هەیە لەسەر ئەم پیازانی شێت و دواتریش کە تۆ بەکارێنی ڕەنگە زیانی هەبێ بۆ تەندروستی ئەمە تا چەند ڕاستە تۆ زەڕوونکردن لەسەر ئەم بابەتە زۆر ڕاستە یەک لە ڕێگەکانی خۆپارێزی لە زستانانە کە خەڵک پەتا ئەگرێ باشترین ڕێگە چییە ئەوەیە لە ماڵەکە کە پەتا بڵاو نابێتەوە لە ماڵەکەیە پیاز قاشکات و داینێ لە ماڵەکەیە لە بەیانی تا ئێوارە هەرچی ڤایرۆس هەیە لە خۆی ئەگرێ و وردە نامێنێ لە ناو چێشخانەکانی ئێمەیە بۆ ئەوەی ئیشەکە ئاسان بێ و پەلە بێ و خێرا خواردن بگاتە دەستی کڕیارەکان ئەچێ بە جارێکی زۆر هەمووی شتێکی زۆر بە دەگمنمان هەیە بچیتە شوێنێ مەسەلەن زەڵاتەیەکت بۆ بێنێ فرێش بێ یعنی هەموو ێزانی کە ماوەیەکی زۆری پێ چۆکە لەت کراوە ئەم شتانە بەس چی ئەمێنێتەوە ئەو سۆسەی کە بەسەریاکەن بۆ ئەوەی وەکو تۆزێک تازە دەرکەوێ
ما ئەوەی تر مەسەرەن پیازە سەوزەواتە ئەمانە بەڕاستی ئەبێ لەو کاتەیە لە تکرێکە ئەخورێ سەوزەواتەکانی تریش تەماتە ئەوانەشتنەوەی هەمووی وایە تۆ ماوەیەکی زۆر تەماتە قاشکە لە ماڵی خۆت داینێ بزانە چی لێت هەر ڕەنگەکەی ئەگۆڕێ ڕەنگی ئەمە چی لێکە لە ڕووی پیئچی ئەم خواردنانە ئەگۆڕێ کە ئەی گۆڕێ وای لێت ئەم نەوعە بەکتریا و ڤایرۆسانە لە خۆی کۆکاتەوە و ئەوە بێ مەسەرەن ئەمە من ناشمێ ببێ بەوەی کە ئێمە هجوومکەینە سەر چێشخانەکان چکە لەوانەشە چێشخانە هەبێ وانە بێ سیستمەکەی بە شێوەیەکی پاک و ڕێک و پێک بیکە بەڵام خەڵکە تا خۆی بپارێزێ لەم شتانە باشتر پارێزراوە بێ لە نەخۆشیە جیاوازەکان باشە دکتۆرە ئەمە ئێستا زانیمان کە مەلەوانگە لە هاوینە ئەبێتە هۆی گواستنەوەی نەخۆشی باشە و خۆراک بە تایبەت خۆراکی دەرەوە خواردنی دەرەوە کە بەدلیڤەری بۆمانیەت کە ماوەیەکی زۆری پێت چووە کە ئامادەکرا و ئەمێنێتەوە و پاشان ئێمە ئەیخۆین ئەمەشە بێتە هۆکاری نەخۆشی چیتر لە هاوی نابێتە هۆکاری نەخۆشی بەڵێ ئێستا لەم وەرزەیە بەداخەوە چەند ساڵێکە لە کوردستانە هەیە پەتای خوێنبەر بوون ڤایرۆسی پەتای خوێنبەر بوون کە لە ڕێی گۆشتەوە ئەگوێزرێتەوە بە تایبەتیش کێ تووشیە بێ ئەو کەسانەی کە مامەڵەی ڕاستەوخۆ لەگەڵ ئاژەڵەکەیەکەن لەسەر ڕووی سەربڕینەوە پاشان کە ئەگوێزرێتەوە بۆ قەسابخانەکان خۆشببختانە ئێستا یەکێک لە راپۆرتەکان دوێنێ بڵاو بۆ کە ئەڵێ تۆمار نەکراوە چەند ڕۆژێکە پەتای خوێنبەربوون لە پارێزگای سلێمانی مەسەرەن بەڵام ئەم ڤایرۆسە خۆی لە ڕێی مێرویەکەوە ئەگوێزرێتەوە بۆ ئاژەڵەکە لە ئاژەڵەکەەوە اینجا کە بۆ مرۆڤ ئەگوێزرێتەوە یعنی خۆی نەخۆشیەکە لە ناو نە لە مێرووە نە لە ئاژەڵەکە هیچ نیشانەیەکی دیار نییە بەڵام باشترین کاتی گەشەی ئەم مێرووە کە هەڵگری ڤایرۆسەکەیە لە مانگە گەرمەکانی ساڵایە هەرچەنە پار لە مانگی 11 و 12 لە کوردستانە تۆمار کراوە بۆ لە بەروی پلەی گەرما بەرز بوو یعنی مێرۆکە ئەیتوانی بە ئاسانی گەشە بکە و هەبێ و ڤایرۆسەکە بگوێزێتەوە بۆیە ئەمەش ئەبێ بە ڕێگەیەکی خۆپارێزی بۆ هەموو خەڵک ینی کواڵەتی کۆنتترۆل نازانم بە ڕێگەی بە چ ڕێگەیەک توانیویانە کۆنتترۆلی ئەمە بکەن ئایا بۆ ئەم مادە ئەم مێرۆ قڕکەرانە ئایان قڕکەریان هەیە ماوەهینیان هەیە دەرمان هەیە بڕێژرێ بۆی ئاژەڵەکان بە تەکیید هەیەە بەڵام ئایا وەکو پێویست کۆنتترۆل کراوە کۆنتترۆل نەکرا بوو گریمان ئەو مادە قڕکەرانە نەبوو منێکی هاوڵاتی کاچم گۆشتەکڕم چۆن بزانم ئەم گۆشتە تەندروستە ئەبێ دڵنیابی لەو شوێنەی کەلی ئەکڕی بەڕاستی لە هەموو شوێنێ نەکردرێ بزانرێ ئەو کەسەی کە سەر چاوەکەی هێناوێتی لەکوێ بووە ئایا کواڵەتی کۆنتترۆل بینیوێتی ئایا ئەو دکتۆرە بەڕێزانی ڤێتەرنەری پشکنینیان کردووە چکە ئەبێ پشکنینی بایۆلۆجی و پشکنینی ڤێتەرنەری بکرێ بۆ ئەو گۆشتەی کە ئەچێتە بەردەستی هاوڵات ئەگەر دڵنیان نەبووم چی هەیە لە ماڵەوە بیکەم پێش ئامادەکردنی گۆشتەکە ئەو مادانی کە بەکارەهێنرێ وەکو تەختە و چەقۆ و ئەم شتانە ئەبێ زۆر بەباشی تاقیم کرێ هەموو کاتێک کە تۆ یەی گۆشتی پێجنی لە هەموو کاتێکی ساڵایە نەکرد ئەم وەرزە بەس لەم وەرزەیە زۆر بە زیاتر دوای ئەوەی کە تۆ بەکاری هێنی تەمان گۆشت ئەکوڵێنین ئێمە خەڵکەیە حەزی لە گۆشتەکە زۆر کەم کوڵابێ ئەمە بەڕاستی باش نییە گۆشت تا بکوڵێ باشترە بۆی هەر شتێکی ڤایرۆسی بێ بەکتری بێیتر لە پلەی کوڵانە هیچی نامێنن ئەمانە برژاوی دکتۆر بە برژاویش ئەبێ برژانەکە بە شێوەیەک بێت کە بە تەواوەتی برژا بێ بۆ ئەوەی ئیتر ئەو پناڵم کە ئەگاتە پلەیەکی گەرمی دیاریکرا و ئیتر نە بەکتریانە ڤایرۆس هیچ شتێکی پێناوێرێ ئەو مادانش کە تۆ بەکارێهێنی بەڕاستی وا باشترە بە دەستکێشەوە ئیش لەسەر گۆشت بکرێ لە هەموو کاتێکە و ئەو چەقۆ و تەختە و ئەم شتانەش هەمووی بەباشی تعقیم بکرێ بە ئاوی کوڵاو گۆشت پێش خواردنی یا پێش ئامادەکردنی پێویستە بەڵێ لە زۆربەی کاتەکانە وا باشترێکە هەم تامی گۆشتەکە ژەگۆڕێ خەڵکەیە حەزی لێ ئەڵێ حەزم لێ گۆشت بە فرێشینەی بەستێ بەڵام زۆربەی زۆری خەڵک پێی خۆشەکە بەسرێ ئەڵە گۆشتەکە تۆ زێتور دەبێتەوە بەڵام لە ڕووی بایۆلۆجیەوە ئەم گۆشتانە شێوەیەک لە شێوەکانی تعقیم وەرەگرێ کە گاتە پلەی بەستن چونکە ئەم بەکتریا و ڤایرۆسانە لەو پلە بەستوانەیە ناژین زۆر باشە بۆ هەموو بینەرە بەڕێزەکانی شوان کە ئێستا بینەری ئەم بەشەی پرۆگرامەکەمانن هەر پرسیارێکتانەیە توانن لە تۆڕی کۆمەڵایەتی مێتا یاخود فەیسبوک بە کۆمنت بۆمان بنووسن و ئێمەش ئاراستی دکتۆریەکەین دکتۆر بابەتێکی تر ئەویش نەوەی سەوزە و میوەکانە بەگشتی ئەوە چەندە گرنگە
تۆ دڵنیابیتەوە لەوەی کە سەوزۆ میوەکانت زۆر بە پاکیشتێتەوە ئەو کاتە بەکاری بێنین هەرچەنە ئێستا ڕەنگە زۆر کات هەینی هاوڵاتیان سەردانی سەیرانگاکان بکەن لە ڕێگا شتەکانیان بکڕن لەوێ لە ئاوی چەم و ڕووبارەکان زۆر کات بیشۆنەوە ئەم سەوزۆ میوانە ئەمانە تا چەند مەترسی هەیە من ئەمە بە باش نازانم بەڕاستی وا باشە خەڵک خۆی لە ماڵی خۆیان خواردنەکان هەمووی بە پاکی بەرێ لەگەڵ خۆیان نەک لە سەر ڕێگە بیکڕێ چونکە وەکو جانا بدوتت لەوێ نازانی سەرچاوی ئەم ئاوانەی کە تۆ شتەکەی خواردنەکەی پێشویتەوە پاکە پاک نییە زۆرێکە بینین لە دوای سەیرانەکان زۆربەی زۆری خەڵکەکانمان تووشی سکچوونە بن سکچوون و ڕشانەوە هەمووی هۆکارەکەی ئەمەیە کە خواردنێک وەکو پێویست بە باشی نەشۆراوەتەوە و بەچیش ئەزانین کە ئەمەیە لە دوای 5-6 سەعات لە سەیرانەکەی کە تەواویێتەوە بۆ ماڵەوە اینجا کاریگەریەکانی خواردنەکەی لەسەر دەرەکەوێ لەم وەرزەیە بەڕاستی ئەبێ زۆر ئاگاداری مناڵبین زۆر ئاگاداری بین ئەو ئاوەی کە لە ناو کۆگاکانە هەیە ئەبێ دڵنیا بین کە ئەم ئاوە لەبەر خۆرانە بووە بۆ ئەگە لەبەر خۆرابێت چێت چونکە ئێمە ئەو ئاوەی کە هەیە لە ناو دەبەیەدانراوە ئەو دەبێ مادەی پلاستیکیە ئەم مادە پلاستیکیانە تەفاعولەکەنەوە لەگەڵ ئاوەکانە و ئەچێتەوە بەردەمی کڕیار یعنی نازانرێ خۆ تێستی بۆ ناکرێتەوە جارێکتر پێشەوەی بیدرێتێ هەر لەم چەند وابزانام هەفتەی ڕابردوو بوو کە خوێنمەوە لە یەکێک لە پارێزگاکان بوو یاخود لە ناحیەکانی کوردستانە وابزانام شتێکی وان نووسرا بوو 30 کەس تووشی شێرپەنجە بۆ بەهۆی بەکارهێنانی ئاوێک لە کۆگاکانە کە لەبەر خۆرادانراوە هیچ شتێکی بەرخۆر باش نییە نە ئاو نە شەربەت ئەبینین ئەڕۆیتە بەردەمی زۆرێ لە کۆگاکان ڕێژەیەکی زۆر ئاو و شەربەتی لە بەردەمی دوکانەکەی داناوە کە بە بەردەوامی خۆری بەرەکەوێ کە ئەمە هەمووی کاریگەری زۆر نەچین بەلای کڕینی ئەو جۆرە ئاوانەوەڵڵا اینجا کە ئەو جۆری جپسانەی کە هەیە کە مناڵ زۆری حەزەیە پێویستە بزانرێ لەکوێ دروستکراوە چۆنە ماوەی ئەکسپایرەکەی چەنێکە چونکە هەر هەمووی ئەمانە ڕۆنی تایە ئەم ڕۆنە بە شێوەیەک لە شێوەکان ئەبێتە هۆی دروستبوونی جۆرێک لە بەکتریا کە دوای ئەوە تووشی تەسەمومیەکە شێوازی هەڵگرتنی ئەو جۆرە جپس و پسکیت و ئەو بابەتانش کاریگەری هەیە لە ئەبێ لەبەر سێبەرا بن ئەبێ بە شێوەیەکی گونجاو هەڵبگیرێن چۆن تۆ گرنگی بە پەنیر و بەم شتانە ئەیە لە ساردیا بێت بۆچی لە ساردیادانرێ پەنیر وەنیا مەسەلەن ئەو بنان و پەنیر و شەربەت و ئەم شتانە زۆربەی زۆرێک لە کۆگاکانی خاتە ناوی نەکۆڵە بات یەک نەچێ ئیخۆ خواردنەکانی تریش بەو شێوەرە هەر لەسەر مناڵ بمێنینەوە ئەو مناڵانەی کە شیرە خۆرن ئەوان بۆچی لە وەرزی گەرمایە زۆرتر دووچاری ئەم سکچون و ڕشانەوەیا بن ئەمەیان پەیوەندی بەچیەوە هەیە ئەمیش پەیوەندی بەچیەوەیە ئەو ڕێژە وەکوتم ئەو ڕێژە پلە گەرما بەرزانە مناڵ جۆرێ بە جۆرە لە جۆرەکان وەکو ئاو وەکو پێویست ناخۆنەوە تووشی وشک بوونەوەیەکە کە تووشی وشک بوونەوە ئەبێ لە ڕێ ئەو شیرەش کە ئیخوات ئەم مناڵانە گەدەیان و ڕیخۆڵەکانیان بەڵانسی ترشێتی تێک ئەچێ کە بەڵانسی ترشی تێک چوو ئیتر تووشی سکچوو نەبێ تووشی ڕشانەوە ئەبێ پلەی گەرمی بەرزیش جۆرێک لە جۆرەکان فسیۆلۆجی جسم تێک ئەیە لەبەرەوە وشک بوونەوە ڕوایە زۆرێک لە مناڵ تووشی چی ئەبێت تووشی برینی سەر پێستی شەبێت لە کاتی گەرمای زۆرە ئەمەش هەر بەهۆی ئەوەیە کە ترشێتی و تفتێتی پێست تێکەچێ بەکتریایی ئاسایی نامێنێ و ئەبێتە هۆی ئەوەی کە ئەو برینانە دروست ئەو مناڵانی کە شیری قوتوو بەکارێنن تر بە هەر هۆکارێک بێت دایکە کە شیری قوتویان ئاەتێ ئەبێت ئەو شیرەی کە تۆ گرتەوە بۆ مناڵەکە و بتا ماوەی چەنێک دابنرێت ئاساییە کە تۆ جارێک تر بیتەوە بە مناڵەکە یەکسەر جۆرە ڤایرۆسێکی جۆر بەکتریاکێکە زۆر شت لەسەری زیادەکە و ئەژی نابێ من کواڵەتی شیرەکە لە دەستەیە تۆ شیری ئەیتێ بۆی تێریکەیت و گەورە بێ مادە و پێویستەکانی لێ وەرگێ بە هیچ جۆرێک نابێت شیر بگیرێتەوە هەڵگیرێ شیری دایک کە زۆرێک لە خانمان بڵین دەوامی هەبێ ناچار بێ بتوانێت شیرەکەی لە خۆی ئەگرێتەوە ئیخاتە سەلاجەوە دایانێ ئەویش بۆ ماوەی دیاریکراوە ئەو بۆی پرسیاری ئەوم کرد ئێستا کەڤەری زیرەک و ئەم بابەتانە هەیە ڕکلامی بۆ کرێڵە بۆ ئەوەی کە شیری مناڵەکە کە تۆ گرتوتەوە گەرنەی خوارد بۆی سارد نەبێتەوە لەم کەڤەرە زیرەکەی گەرمە بێتەوە و کوالیتی تێک ناچەوە بۆ دایک و باوکان و پرسیارە کەسێکەوە ناکە هەر ئێمە خۆمان کە گەورەچین ئەچین شیرێ بگرینەوە دوای 4-5 سەعات بیخۆین
خۆمان کە گەورەین و بەرگریمان زۆر لە مناڵێکی تازە لەدایک بوو ئەگەر بۆ نمونە بۆ نیو کاتژمێر بۆ 20 دقه بۆ ئەوانە شەر نابێت وانە ئەوە ئاسایی ئەوە یعنی ئەوە چارێکی 20 دقه مشکلە نیە چکە تۆ لەوانەیە مەسەلەن ئەو دایکە بیگرێتەوە و مناڵەکەی بگۆڕێ بیشوە دوایەوە بڵێ با حازر بێ یەکسەر نەگری ئەمە ئاساییە بەڵام تۆ بۆ ماوەی 4-5 سەعات بیگریتەوە و داینیت و بڵێ وەڵام خۆشمان نایڵێ خەسارە بێ خەسار نەبێ ئیتر ئێمە ئەگەر گەدەمان خەسار بێ مشکلەمان تۆرە بابەسی کاریگەری ئەم گەرمایە بکەین لەسەر ئەو کەسانی کە نەخۆشیی درێژخایانیان هەیە بەڵێ بۆ ئەو بەڕێزانش کەوان بەڕاستی ئەوەکو وتم ڕێژەی ئاو گڕاگرتنی ڕێژەی ئاو زۆر گرنگە بۆ ئەوەی ئەو کەسەی بۆ نمونە کەسێک کە شەکرەی هەیە کەسێکە زەختی هەیە کەسێکە زەختی هەیە بۆ نمونە کاتێکە تۆ بە بەردەوامی ئارەقێکی زۆرەکەیتەوە خوێیەکی زۆر لە جەستە دەڕواتە دەرەوە و ڕێژەی کالیسیۆم و پۆتاسیۆم و ئەم مادانە لە ناو ئەو عارەقی کە ئەیکەیتەوە هەر هەمووی ڕێژەکەی لە دەستەیە لەبەرەوە هەموو کەسێ بۆ خۆپارێزی لە وەرزە گەرمەکانە باشترین شت ئەوەیە زۆرترین ڕێژەی شلەمەنی بخواتەوە ئیتر ئەو کەسە نەخۆشی درێژخایانی هەبێ پێویستەکە ڕێکاری تریش بگرێتە بەر مەسەلەن زۆرترین ڕێژەی سەوزەوات و میوەکان و ئەوە بۆ ئەوەی بۆیە ئەو مادانەی کە پێوترێ مینیراڵەکان وەکو ئاسن و وەکو کالیسیۆم و پۆتاسیۆم و زینک و ئەم ڕێژانە بەڕێکی ڕاگیرێ یعنی بەرگری لەش ڕێک ئەبێ و لە نیشانەکانی نەخۆشیەکان کەمەکات کەسێکی دیاریکراو هەیە کە ئەم گەرمایە بۆ ئەو زۆر کاریگەری هەبێ و زۆر مەترسیدار بچێتە بەرگەرما کەر نەخۆشیێکی هەبێ ئەو کەسانی کە نەخۆشیەکانی سنگیان هەیە ئەو کەسانە لەبەرەوەی خۆیان وەکو پێویست ڕێژەی ئۆکسجین ناگاتە خانەکانیان لەبەرەوە بێ زۆر پارێزی بکەن و ئەو کەسانش کە نەخۆشیەکانی پێستیان هەیە بەڕاستی مەسەلەن بەکارێنانی دژە خۆر و زۆر نەوەستان لە بەردەم خۆرە ئەمەوە ئاکات کە پارێزراو بێ لەو کاریگەریە خراپانەی کە تشکی خۆر لەسەریەکات باشە دکتۆر هەمیشە وتراوە خۆپارێزی باشە لە چارەسەرکردن کاواتە لەم گەرما زۆرەیە ئەوەی کە لەسەر شانی ئێمە بۆی بە دووربین لەم ڤایرۆس و لەم بەکتریانی کە هەیە لەم نەخۆشیانی کە هەیە چیە چ ڕێگایە تایبەت لە ڕۆژ یەکشەمەوە تاڵە پلەکانی گەرما زۆر بەرزەبێت چوار پلەیکەش بەرزەبێتەوە لە هەندێک لە پارێزگاکانی باشوور کراوەتە پشوو کراوەتە پشوو سێ پارێزگا کراوەتە پشوو وەکو وتم پێویستەکە لەو کات ڕۆژە کاتانەی گەرما ینی ئەگەر پێویست نەکات زۆر خەڵک نەچێتە دەرەوە چوونە دەرەوەی هەڵبژێرێ بۆ ئەو کاتانەی کە فێنکی دەست پێ ئەکات شلەمەنی زۆر بخورێتەوە بە تایبەتی ئاو زۆر بخورێتەوە شلەمەنی زۆر بخورێتەوە میوە بخورێتەوە بەپی پێویست چکە هەر هەندێک کەسمانەیە کە شەکرەی هەیە ناتوانێت میوە بخوا بەڵام ئەتوانێت لە بەدیلەکانی ئەوە مەسەلەن چەرەسەکان بۆ نمونە چەرەسەکان چکە تۆ ئەم مادانە هەر هەمویان بۆچی ئەخۆی بۆ ئەوەی کە تامێکت پێ ببەخشە یەکەم دوو چێژێکە دوای ئەوەش ئەو مادانەی پێوترێ مینیراڵەکان لە جەستە ڕاگیرە یعنی بەرگریت بە پێویست وەکو پێویست گونجاوە خەو زۆر گرنگی بە خەو بدرێ بەڕاستی یعنی بەپی هەموو کەسێک کاتێکی دیاریکراوی هەیە بۆ چەند سەعاتێکی هەیە کە ئەبێتایە بە ڕێک و پێکی چکەوێتە خەوێکی قوڵەوە ئەم خەوە قوڵانە ئێمە نابی هەڵیگرین بۆ دوای 12 شەو بەڕاستی ئەی زوڵمێکی گەورە لە خۆمانەکەین کە خەومان بچێتە دوای 12 شەوەوە چونکە بەرگریمان بە هەموو شێوەیەک لاوازە بێ و گەرمایەکی ئاسایی پێمان ئەوێرێ نەچوونە ئەو شوێنانەی کە زۆر قەرەباڵخە بەڕاستی مەسەرەن خەڵک ناچار بێت تەعزیە هەیە با ماسک ببەستێ بۆیە بە دوور بێ لەو نەخۆشیانەی کە لە ڕێی هەناسەدانەوە ئەگوێزرێتەوە شوێنێزانی و زۆر قەرەباڵخی و پێویست نییە بچی بۆی نەچی مەلەوانگەکان یاخود ئەو شوێنانی کە ئاوی کراوی تایە بزانی کە ئەم شوێنانە پیس نین ئەمانە هەمووی ڕێگەکان لەسەر مەلەوانگەکان هاوڵاتیەک پرسیاری کردووە ئەڵێ مەلەکردن بەبەر خۆرەوە گونجاوترەوەک لە مەلەوانگەکان وڵا ئەبێ شوێنی ئاوەکە بزانی چییە شوێنەکەی زۆر جار خۆر ئەی با ئەو کەسە ئەویش تووشی نەخۆشیێکی تری پێستی ئەکە لەبەرەوە هیچ شتێک کە بچێتە ڕادەیەکەوە کە زیادە ڕەویت یا بکرێ نەخێر بە باشی نازانم دەست خۆش بە دکتۆرە سپاس بۆ دەست خۆش بێمان دووان کردی